بۆ ماوەی 2 ڕۆژە ئاگر لە گوندەکانی گردە ناوێ و سەکۆی نەیجەڵە و چنار و مردین و لەوێشەوە گەڕاتەوە بۆ شاخی باڵام بۆ ئاگرەکە تا ئێستا بەردەوامە. زەرەر و زیانەکان تا ئێستا نەزانراوە، بەڵام زەرەر و زیانێکی زۆر کەوتووە کە بە سەدان دووەنەم پوش و دارستان و سوتاون. بەڵێ ئێمە زۆر سوپاسی خەڵکی ئەو ناوچانەکەن کە ئەم 2 ڕۆژە بە بەردەوامی هاوکاریان کردوین، هەم لە کوژانەوەی ئاگر و هەم لە هەنێ پێویستی کە بۆیان دابین کردوین و داوامان لە هەنێ هاوڵاتی تر ئەوەیە کە ئەچنە ئەو شوێنانە کە ئێستا گوژ و یاوشک بۆ بەوریایەوە ئەگەر ئاگرەکەن و یاخود پاشماوەی ئاگرەکان بە داگیرساوی بەجێنێڵن بۆ ئەوی زەرەر و زیان هەم لە سروشتی ناوچۆکە و هەم لە خەڵکی نەگەن. ساڵ زیاتر لە 230 ڕووداوی ئاگرکەوتنەوە و ڕووداوی جۆرا و جۆرەمان هەبوو کە زۆربیان ئاگر بوون.